هاوڕێیان نێژام کاتتان باش. فەلسەفەی عیشق شێعرێکی پێرسی بیش شێلیە، شاعری ناسراوی ڕۆمانسی ئینگلیز. شێلی لە 1792 تاکو 1882 ژیاوە. تەمەنی تەنیا 29 ساڵ بووە کە چاوی لێکناوە. شێلی لە ئیتالیا دەژیا. ئێوارەیەک دەگەڕێتەوە بۆ ماڵ لە بەلەمێکی کچکەدا، لە زریاندا نخم دەبێ و دەخنچێ. یەکێک لە شیعرە ناسراوەکانی شێلی ناوی فەلسەفەی عیشقە. ئەم شیعرە مامۆستا هەردی لە عەرەبیەوە وەریژێڕاوەتە سەر زمانی کوردی. دەقە عەرەبیەکە دەستەبەر نییە. هێندەی دەزانم پاشکەمێک لێکۆڵینەوە کە عەبدولحەق فازیل 1911 تاکو 1992 ژیاوە، شیعرەکەی لە ئینگلیزیەوە وەرگێڕاوەتە سەر زمانی عەرەبی و مامۆستا هەردی وەرگێڕاوەکەی ئەمی کردووە بە کوردی. عەبدولحەق ڕۆشنبیرێکی ناسراوی عێراق بووە. کوڕی گەورە شاعیری موسڵاوی فازل مەلا حامید السەیدەلی بووە. چەند کتێبێکشی نووسیوە. عەبدولحەق کارمەندێکی دیبلۆماسی بووە. لە 1936ەوە تاکو 1963 لە زۆر سەفارەتی عێراقدا کاری کردووە. لە 1963دا خۆی خانەنشین کردووە و لە مەراکیش نیشتەجێ بووە. لە ڕووداوێکی هاتوچۆدا لە مەراکیش بە سەختی زامدار دەبێ و دەگەڕێتەوە بۆ عێراق تا لەوێ دنیای ڕووناک جێبهێڵێ. من ڕێبوار فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایب بێم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسیێنن. بەر لەوەی خۆم شێعرەکە بۆ یەکەم جار لە زمانی ئینگلیزیەوە بکەم بە کوردی، دەقە وەرگێڕاوەکەی مامۆستا هەردی دەخوێنمەوە و چەند سەرنجێکی لێ دەدەم. مامۆستا هەردی سەردێڕەکەی ناوناوە فەلسەفەی دڵداری. ئەمە وەرگێڕاوەکەی مامۆستا ئەحمەد هەردیە کە جۆگە تێکەڵی چەم بێ و چەمیش تێکەڵ بە دەریا بێ، شەماڵیش پڕ لە هەستی بێ، نیاشت تاک و تەنیا بێ، بە قانونی خودا ئەشیا ئەبێ تێکەڵ بە یەکتر بن، ئیتر بۆچی من و تۆ تێکەڵی یەکتر ببین نابێ، کە کێ و کەش بکەن ماچی هەموو ئاسمانی بەرزوشین، شەپۆلیش هەروەکو دڵدار لە ملیەک دەستی ئاڵا بێ، ئەبەد نابێ کە خوشکی گوڵ برای دەرکات و لێی دوور بێ، کە تیشکی ڕۆژ زەمینی هەروەکو دولبەر لە کۆشا بێ، ئەوە مانگیش ئەکا ماچی بەحر گەر تۆش نەکەی ماچم، هەمووی بێکەڵ کە ئەم ماچانە بێتۆ فایدەی نابێ. ئەوە وەرگێڕاوەکەی مامۆستا ئەحمەد هەردی بوو. ئێستا چەند سەرنجێک لە وەرگێڕەکەی مامۆستا هەردی دەدەم. هەردی زۆر شارەزایانە شێعرەکەی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. من سەردێڕی شێعرەکەم ناوناوە فەلسەفەی عیشق، هەردی ناوی ناوە فەلسەفەی دڵداری. دیارە هەردووشیان هەمان مانا دەبەخشن. ئەو ناوانەی کە مامۆستا هەردی بەکاری هێناون، جۆگە، شەماڵ، قانون، کێو، کەژ، شەپۆل، مانگ، هەموو نەناسرا و تاکن. بەپێی دیوانی ڕازی تەنیایی مامۆستا هەردی، چاپی دووەم 1968، هەردی شێعرەکەی لە 1939دا لە بەغدا وەرگێڕاوە. چاپی یەکەمی دیوانەکەی کە لە 1957دا چاپکراوە ئەم شێعرەی تێدا نییە. بەراوردکردنی شێعرە ئینگلیزیەکە بە وەرگێڕاوەکەی مامۆستا هەردی ڕەوان نییە، چونکە هەردی لە عەرەبیەوە وەریگێڕاوە، عەرەبیەکەش دەستەبەر نییە. مامۆستا هەردی کێشی عەروس بەحری هەزەجی مثەممەنی سالمی لەم شێعرەدا بەکارهێناوە. ئەم بەحرە 4 مەفاعیلونە بۆ هەموو دێڕێک، بەیتەکە کە 2 دێڕە 8 مەفاعیلونە. هەردی ئەم کێشەی لە زۆرترین شێعریدا بەکارهێناوە، لەوانیش ئۆباڵی خۆت بە ئەستۆی خۆتە، خەرمانە، شۆڕشی ناوئومێدی، چاوەڕوانی بێهودە، ڕازی تەنیایی، بۆ شێخ ئەحمەدی شێخڕەزا، بۆ شێرزادی کاکەجەزا، بۆ محەممەد کەریم، بۆ مەهتابی شێخ جەلالی شێخ ڕەشید، دواییشیان بۆ نەژادی ڕەمزی ئەفەندی. ئێستا هەر بۆ ڕۆشنکردنەوەی کێشەکە لە یەک بەیتە ئەو کێشە بەکاردێنم. بەیتی یەکەم:
کە جۆگە تێکەڵی چەم بێ و چەمیش تێکەڵ بە دەریا بێ شەماڵیش پڕ لە هەستی بێ نیاشت تاکوتەنیا بێ بەم جۆرە دابەشە بێ کە جۆگە تێکەڵی چەم بێ و چەمیش تێکەڵ بە دەریا بێ مەفاعیلون 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 شەماڵیش پڕ لە هەستی بێ نیاشت تا کوتەنیا بێ بە هەمان شێوە چوار مەفاعیلونی دیکە. قافیە شیعرەکە مامۆستا ئەحمەد هەردی وەک شاعیرێکی کلاسیکی یەکێتی قافی بەکارهێناوە نەک جووت قافیە یا مەسنەوی. دیارە قافیەکەی دەنگی ئەلفە ئا کە پێش واژەی بێ هاتووە دەریا تەنیا نا ئاڵا کۆشا نا هەڵبەت وشەی کۆشا وەک ئاخەوەری سلێمانی نووسراوە دەکرا کۆشدا بوایە دیارە هیچ لە شیعرەکە ناگۆڕێت. ئێستا من شیعرەکەی شێلی بۆ یەکەم جار لە دەقە زگماگەکەوە لە دەقە ئینگلیزیەکەوە دەکەم بە کوردی. من سەردێڕەکەیم ناوە فەلسەفەی عیشق مامۆستا هەردی ناوی نابوو فەلسەفەی دڵداری. ئەمە دەقەوە جێڕاوەکەی خۆمە. ئاوی فوارە تێکەڵ بە ڕووبار دەبێ و ڕووباریش بە دەریا کە زەبای بەهەشت لەگەڵ هەستی ناسکدا بۆ هەمیشەیی ئاوێتە دەبێ. هیچ شتێک لەم دنیایەدا تەنیا نییە هەموو شتێک بە قانونی خودا لە ڕۆحێکدا یەک دەگرن و ئاوێتە دەبن. ئەی من بۆ ئاوێتەی تۆ نەبم. لە چیا بڕوانە بەهەشتی باڵا ماچ دەکات و شەپۆلیش دەست لە ملانن. هیچ خوشکێکی گوڵ نابەخشێ گەر برای بڕەنجێنێ. تیشکی خۆر باوەش دەکا بە زەویدا تریفەی مانگە شەویش دەریا ماچ دەکا. ئەم هەموو دیاردە دڵگیرە کەڵکی چییە ئەگەر تۆش من ماچ نەکەیت. ئەوە کۆتایی شیعرەوە جێڕاوەکەیە. لەم بەشەدا شیعری فەلسەفەی عیشقی شاعری ڕۆمانسی ئینگلیزم شێلی پێناساندن. دەقە وەرجێڕاوەکەی مامۆستا هەردیم شرۆڤە کرد کە لە زمانی عەرەبیەوە وەری ژێڕاوەتە سەر زمانی کوردی. خۆشم دەقە ئینگلیزیەکەم وەرجێڕایە سەر زمانی کوردی. ئێستا هەردوو دەقەکە دەستە بەرن کە لە زمانی زگماکەوە وەرجێڕاوە دەقێکی دیکە کە مامۆستا هەردی لە زمانی عەرەبیەوە وەری ژێڕاوە. مامۆستا ئەحمەد هەردی شارەزایانە شێعرەکەی خسۆتە سەر زمانی کوردی و کێشی عەروزی عەرەبی بەبەردا بڕیوە. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.